بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و بەرەکاتوه. سلامی خواتان لێبێ عزیزان و خۆشەویستان، بەیانیتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە لەگەڵ هاوڕێم جەلال محەممەد. ئەم بەیانیە کۆمەڵک بەرگە و بابەتی جیاواز ئامادەن و پێشکەشیەوەی عزیز و خۆشەویستیەکەین. بە سوپاسەوە لەگەڵ هاوکارانمان لە پشتی کامێراکانەوە ماندوونە ناسانە بەرنامەکە پێشکەشیەوەی خۆشەویست دەکەین. زۆر سپاس. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت لە هەر کوێیەکەن بە هیوای لە شتاقی و تەندروستیەک بۆ هەموو لایەک. بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژکە بۆمان ئامادە کردوون. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا لە هەرێمی کوردستان هیچ توێژینەوەیکی زانستی بە تایبەتی لەسەر کۆرۆنا ئەنجام دەدرێت، چونکە لە ئێستادا ئەوەی کە زیاتر پشتی پێدەبەستێت توێژینەوە زانستیەکان لەبارەی کۆرۆناوەکە نزیک بە 8,000 توێژینەوەی زانستی متمانە پێکرا و بڵاو بوونەتەوە. بەڵام هەرێمی کوردستان ئەگەرچی جیاوازیەکی هەیە توانین بڵێن لە هەموو جیهاندا ئایا هیچ توێژینەوەیەکی تیادا ئەنجامدرا و ئایا زانکۆکانی خۆمان پسپۆڕانی تایبەتمەند هیچ توێژینەوەیەکیان ئەنجام داوە؟ ئەگەر ئەنجامیان داوە چه جۆرە توێژینەوەیەکە؟ ئەگەر ئەنجامیان نەداوە بۆچی؟ تەوەری دووەمی بەرنامەکەشمان دیارە قسەکردنە لەسەر دەستپێکردنەوەی کوتانی مناڵان کە لە ماوەی قەدەغەی هاتوچۆ یا کەرەنتینەی ماڵان بە گشتی کوتانی مناڵان وەستێنرا بوو کە ئەمڕۆ ماوەی چەند ڕۆژێکە دەستی پێکردوێتەوە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە پارێزگای سلێمانی بۆ میوانێکی تایبەتمان دەبێت تایبەتە بە خۆپاراستنی تەندروستی بزانین ئایا گرنگی کوتانی مناڵان لە چیدایە و دەست پێکردنەوەکانی چۆن دەبێت. تەوەری سێمی بەرنامەکەشمان لە دوهۆکەوە بەڕێوەری گشتی تەندروستی دوهۆک میوانمان دەبێت. قسە لەسەرەوە دەکەین کەی بارودۆخی دوهۆک ئاسایی دەبێتەوە و کۆتایی بە کەرەنتینە دێنرێت و لە هەمان کاتا چارەنووسی توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە دوهۆک بەکوێ گەشتووە. کاسێتەوەری سەرەکی بەرنامەکەمانن لەگەڵ چەند راپۆرت و زانیاریکی تایبەت کە بۆمان ئامادەکردن بۆ هیوایی تا کۆتایی بەرنامە لەگەڵمانابن. دەستخۆش جەلال. ئازیزان و خۆشەویستان، دەچینە لای بڕگەی کەش و هەوا پێکەوە بینەرەبین با بزانین کەش و هەوای شار و شارچەکانی هەرێمی کوردستان چۆن.
بینەرانی عزیز دەچینە سەر بابەتی یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان کە ئایا لە هەرێمی کوردستاندا توێژینەوەی زانستی ئەنجام دراوە بە تایبەتی لەسەر کۆڕۆنا و ئەگەر ئەنجام دراوە کاماژەمان پێکرد توێژینەوەکان چین تا چەندە متمانە پێکراون و ئەگەر ئەنجام نەدراوە بۆچی ئەنجام نادرێت بە تایبەتی کە قسەیەک هەیە لە هەرێمی کوردستاندا بابەتی کۆڕۆنا جیاوازیەکی زۆری هەیە تەنانەت لە توانم بڵێن با بەراورد بە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و تەنانەت وڵاتانی دراوسێژدا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەزا محەممەد پسپۆڕی بواری مایکرۆبایۆلۆجی و هەروەها مامۆستای زانکۆمان کردو دکتۆر گیان بەخێربەی زۆر سپاس بۆ دەرفەتش بەخێربەی دکتۆر ئەگەر یەکەم پرسیارمانەوە بێت ئایا هیچ توێژینەوەیەکی زانستی لەسەر کۆڕۆنا ئەنجام دراوە لە هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا هەتا ئێستا یەک توێژینەوەی زانستی ئەنجام درراوە لە شاری هەولێر مامۆستایکی بەڕێز تۆماری کردووە و بەشێک لە ئاڕێنەی ڤایرۆسەکە سکوێنس کراوە ئەویش نەشرکراوە بە خۆشبەختی ئەگەرنا وەکو بڵێ توێژینەوەی تر کرابێت توێژینەوەی تر نەکراوە تاکوون ئێستا ئیشی لەسەر ئەکەن وەکو ئاگدار بم چەند گروپێکی بەڕێز ئیشان لەسەر کردووە بەڵام وەکو پەپلیش وەکو ئەوەی نەشر کرابێت تاکوون ئێستا تەنها ئەو توێژینەوەی زۆر باشە دکتۆر ئەمەی کە ئێستا کراوە ئەم توێژینەوەیە ئایا متمانەی پێکرا متمانە پێکراوە و نەتیجەکانی چین کە ئیسیفادەی لێ هەکات؟ بڵێ خۆی ئەم توێژینەوەیش کە نەشر کراوە ئەمە ڕیڤیوێکە بۆ توێژینەوەکانی تری کردووە و کۆنکلوشنی خۆی ئەنجامیشی خۆی تا ڕاگەیاندووە وەکو ئەوی کە بڵین پشتی پێ ببەسترێت وەکو لایەنێکی پزیشکی ئەوە نییە بڵین کە پشتی پێ ببەسترێت بەڵام توێژینەوەیەکی ڕڤیەوەیشە کە لە شێوازەکانی ئەنجامدانی توێژینەوە کە بە شێوازێکی ڕڤیو کردوێتی. زۆر باشە ئێستا لە هەرێمی کوردستان کە بارودۆخی کۆرۆنا جیاوازیەکی زۆری هەیە لە بەراورد بە وڵاتانی دیکە ئایا مەرجە تەنها دەبێت زانکۆکانی خۆمان پسپۆڕەکانی خۆمان بێن توێژینەوە بکەن یاخۆت پێدەچێت ڕێکخراوی تەندروستی جیهانی توێژینەوە بکە هەندێک پزیشکی پسپۆڕی وڵاتانی دەرەوە بێن لێرە توێژینەوە بکەن لەسەرەوەی کە بۆچی کۆرۆنا جیاوازی هەیە لە هەرێمی کوردستان ئایا هیچ جیاوازیەکی هەیە یاخۆتر کەرەنتینەکان بەم شێوازەوە کارن بۆ بڵاو بوونەوە یاخودەوەی کە تووشیشیە بێت بۆ نمونە نیشانەکانی پێوە دەرناکەوێت چۆنە منجاممان دەستکەوێت؟ خۆی لە ڕاستیدا ئەوە بێ هەمووی توێژینەوە بیسەلمێنێت. توێژینەوەکان لە کوردستاندا وەکو وتم ئێستا چەند گروپێک ئیشی لەسەرەکان بەڵام لە ڕاستیدا هەتا ئێستا بۆ توێژینەوە نەشن نەکراوە با پرسیارەکەوا لێ بکەین ئەمەی گێڕمەوە خۆی بۆ دوو هۆکاری سەرێکی یەک ئەوەیە کە زانکۆکان هاوشان لەگەڵ وەزارەتی تەندروستیە یاخود با بڵێن مامۆستایانی زانکۆ توێژەران یاخود خوێندکارانی ماستەر دکتۆرای ئەم بوارە نەیانتوانی هاوتەری بەیەکەوە کار بکەن. یعنی ئەمە گەڕێتەوە بۆ ئەو لینکە لاوازەی کە لە نێوان وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندی باڵایە کە لە یەکەم هەنگاویانە نەیانتوانی هاوتەری پێکەوە کار بکەن. وەزارەتی تەندروستی و دام و دەستگاکانی وەزارەتی تەندروستی پزیشکە بڕەچەکان کارمەندەکان کاری سەرەکی خۆیان ئەکەن لە هاوتای ئەوانیشە ئەبێت توێژرانیش کار بکەن. لە ڕاستیدا لە کوردستان لە ئەوڵ ڕۆژەوە زانکۆکان کەرنتی نەکران مامۆستایانی زانکۆ کامل ستافەکان هەموو لە ماڵ کەرنتی نەکران لە ڕاستیدا بۆیە دەرگا وەڵا بۆیە بۆوان بە هاتنایەتە دەر کاریان کردایەوە لە یەکەم هەنگاوی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئەبوایە پرس و ڕاوێژ بە زانکۆکان بکرایە پسپۆڕەکانی زانکۆ دەوریان هەبوایە لە پێدانی ڕێنمایی لە پێدانی ڕێنمایی بۆ کاری توێژینەوە چونکە لە ڕاستیدا کاری توێژینەوە ئەبێت لە یەکەم هەنگاوە دەست پێ بکرێت توێژەر کاتێک ئەچێتە سەر مەشروعەکە ئیشەکان پێویستی بە زۆر زانیاری ئەبێت ئەگەر لە ئەوڵ و لەگەڵی نەبێت دەستی ناکەوێت دوایی ئەبێتە کێشە بۆ توێژینەوەکەیت لەبەر ئەوە هەتا ئێستاش کە توێژینەوە نەشر نەکرا من باسی بڵاوکردنەوە ئەەکەم ئەگەر ناوەکو بڵێ توێژینەوە نەکراوە من هەندێک بە دوواداچوونم کرد جموجوڵ هەیە ینی بەڵێ توێژەران سەرڕای ئەوەی کە لە ماڵ و کەرنتی نەکراون بەڵام توێژەران نەوەستاون لە کارکردن بە ڕیڤیو خەریکن بە لێتەر خەریکن توێژینەوە ئەکەن بەڵام وەکو ئەوی بین ئیش لەسەر کەیسەکان بکەین ئەمە خۆی پرسیارەکەی لێرە دکتۆر ئەو ئەنجامەی کە لەسەر کەیسەکان ڕاستەخۆ دەست دەکەوێت جیاوازی هەیە لەوەی کە ئەگەر کەیسەکان تەواو ببن و بچنەوە ماڵەوە بۆ نمونە ئێستا خەریکەوە تا بەرەبەر لە هەندێک شوێن کەیس نامێنێت توشبووی کۆرۆنا نامێنێت لە نەخۆشخانەکاندا دەکرێت ڕاستە و خۆش لەسەر هەمان کەیس کار بکرێت خۆی لە ڕاستیدا ئەبێت توێژەر لەو ساتە ئامادە بێت چوو یەکەم توێژەر پێویستی بە هەندێک پرسیار هەیە ئیکات ممکنە دوجار زەحمەت بێ بۆی دەسیکەوێت لەو کاتی کە تۆ نەخۆشەکە ئامادەیە هاتووە ئەتوانێت ئەو پرسیارانەی کە خۆی داڕشت و دیزانی توێژینەوەکەی پێکردو ئەتوانێت بە ئاسانی دەسی بکەوێت
بەڵام دوای ئەوەی کە ئیز نەدرێن ئەچنەوە ماڵەوە لۆچە زەحمەت بێت دەستکەوێت هەرچەندە توانراوە معنی خوێنیان لێوەربژیرە لەو توژبوانە بپارێزرێت بۆ کاری توێژینەوە لە داهاتوە ئیشی لەسەر بکرێت بەڵام خۆی قسەکە لەسەر ئەمەیە ئایا بۆ توێژینەوە نەکراوە خۆی لە ڕاستیدا توێژینەوە چەند شێوازێکی هەیە یەکێک لەوانە بۆ نەکەیز ڕیپۆرتە یعنی یەک حاڵەتت هەبێ کە نۆڤلیتی تیا بێ ینی شتێکی نادر بدەگمن بێ کە تو ڕووی داوە تۆ ئەتوانی بیکەیتە توێژینەوە نەشتیکەیت بڵاوی بکەیتەوە لە کوردستانە ئەم حاڵەتە هەبوو بەم شێوازە یعنی بۆ نمونە ئێستا لە بیدایەتە خۆی ئەو توێژینەوانەی کە لە وڵاتی چین ئەنجام دراون زۆربەی زۆریان کەیز ریپۆرتن یا کەی سیریەسن چەند حاڵەتێکە پێکەوە کراودە توێژینەوە نەشر کراوە یعنی بۆ نمونە یەکێک لەو حاڵەتانە لە بیدایەتە کە چاینا پلیشی یەکەم پەیپەری کرد و داتای نەخۆشەکانی ئەعلان کرد مناڵی تیانەوە بوو بە پرسیار بۆچی مناڵ توش نەبوو لە وڵاتی چینە دوجار توێژینەوەیەک نەشرکە مناڵیش تووشەوێ مناڵێکی 65 ڕۆژە لەگەڵ دایکی بەشداری ئاهەنگێکی خێزانیان کردو خاڵ و مامی مناڵەکە لە وانەوە هاتوون هەڵگیری ڤایرەسەکە بوون پاش 34 ڕۆژ دایک و بەوکو مناڵەکەش کە 65 ڕۆژات تۆمار کرا توش بوون بکرا بە توێژینەوە نەشر کراوە لە وڵاتی خۆمانە لە کوردستان بەداخەوە هەتا ئێستا 331 کەیس تۆمار کراوە کە من گومانم لێ لەوەی کە حاڵەتی دەگمەنی تیا هەبووە یعنی ئەکرا لە کوردستانە ئەم حاڵەتانە بکرێتە توێژینەوە نەشر بکرێ بەڵام تا ئێستا بۆ نەکراوە من ئەیژێڕمەوە بۆ ئەو لینکە لاوازەی کە ستاف بەڕێزەکان پزیشکە بەڕێزەکان سەرقاڵی کاری خۆیان بوون ئەوان مەژهوڵ پێویستی بەچی هەیە لانی پزیشکێکی پسپۆڕ یاخۆدە و کەسێکی توێژەرێکی بەڕێز پێویستی بەچی هەیە بۆی کە بچێت توێژینەوەکانی ئەنجام بدات تەنها پێویستی بە کەیسە بێ یا بۆ نمونە بابەتی مادی دیکەشی پێویستە پاڵپشتێ معنەویەکانیشی پێویستە بڵێ خۆی ئەنجامدانی توێژینەوە تۆ ئەگەر ئێستا بتێت توێژینەوەکەی پێر هەموو شتێک ئەبێت تۆ جارە پێرمیشنی گۆربگری ڕەزەمەندی گۆربگری لە دام و دەستگاکانی وەزارەتی تەندروستی بۆ من لێرە ئەبێ بڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی مۆڵەتت پێ بدات کە تۆ ئەتوانی ئەم توێژینەوەی ئەنجام بدەیت دوو ڕاستە لایانی مادی دەوری هەیە لەوەی کە سەپۆرتی توێژەر کاتوانە توێژینەوەکانی ئەنجامدا بەڵام هەندێک حاڵەت هەیە پێویستی بەلایانی مادیش نییە تۆ پێرمیشنت هەبێ ئەتوانی ئەو حاڵەتانی کە ڕویان داوە بیکەیتە توێژینەوە نەشری بکەیت ئەم حاڵەتانی کە پێویستی بەلایانی مادیە ئەکاتە ئەوەی کە تۆ تاقیکردنەوەی دێتە ڕێ ینی تۆ ئەبێ ئەو سەمپڵانی وەرت گرتووە بۆ نمونە ئەگەر ئیشکەی لەسەر ئیمینیتی پێویستەکە سەمپڵەکان وەرگری ئیشی تاقیگی لەسەرکەی کتی بۆ بکڕیت ئەمە کاتی ئەوێ هەم لایانی مادیشی ئەوێ بەڵام لەمڕۆ خۆشبەختانە پاش تۆمارکردنی کەیسەکان دێرە لە بیدایەتە وەزارەتی خوێندی باڵا فەندی بۆەوەی ئەعلان کرد کە ئامادەیە سەپۆرتی توێژەران بکات بۆی توێژینەوەکانیان ئەنجام بدەن ئەمە خۆشبەختانە چەند گروپێک پرۆپۆزل تەقدیم کراوە لە ئێستا چاوەڕوانی ئەوەی کە ئەو فەندە دەربچێت بۆ ئەوەی بتوانین دەست بە کاری مەیدانی بکرێت ئیش لەسەر بۆ نمونە ئەو بلەت سەمپڵانە وەربگیرێت بکرێت کە وەرگیراوە لە نەخۆشەکان هەتاوەکوێ بگەینە ئەنجامێک سەبەب چییە ئەو کاتە وەڵامی ئەو پرسیارەت بۆ شێوە کەوتت بۆچی تاسە بێنیشانن سەبەب چییە کە ئێمە نەخۆشەکانمان بێنیشانن کۆڕۆنایان هەیە بەڵام نیشانیان تیا دەرنەکەوتووە هەر وەکو من تۆ سادەن بەڵام هەڵگیری ڤایرەسەکەن توش بوون بە ڤایرەسەکە ئەمە توێژینەوەکان پێمان ئەڵێ هۆکار چییە توشبۆکانی کوردستان زۆر بە سوشی گرتویانە و نیشانەکانیان تا دەرنەکەوتووە فعلا بە ئەو بپرسین هۆکار چیە کاک دکتۆر ناڵێم ئەمە هەرچیەک بڵێن هەر گریمانەیە بەڵام ئەبێت توێژینەوەکان بۆمان بسلمێنن کە هۆکار چی بوو کە حاڵەتەکانی کوردستان خۆشبەختانە وا دەرچووە سەپۆرتکردنی ئەم توێژینەوانە لەلایەن بۆ نمونە جگە لە هەرێمی کوردستان ئەگەر عێراق بێ ئەگەر وڵاتێکی دراوسێ بێ هیچ کەسێک هاتووەتە سەرخەت هەتا ئێستا کەس نهاتووە سەرخەت غێری ئەو فەندەی وەزارەتی خوێندی باڵانە بێ کە ئیعلانی کردووە و توێژەران و مامۆسایانی زانکۆ هەموو پرۆپۆزەڵی خۆیان تەقدیم کردووە لەو ڕێگەیەوە بتوانێت ئەو فەندە وەربگیرێت ئیشی لەسەر بکرێت بەڵام ئەگەر بگەڕێنێ بۆ ئەوەی لە ئاستی جیهاندا چەند ئیش لەسەر ئەمە کراوە باسی فەندمان کرد بزانیت چەند فەند دراوە لە ئاستی جیهانە بەپێی ئەو داتا ئەو زانیاریانی کە ئیعلان کراوە لە دەی دوو هەتاوەکوێت چواری ئەم مانگەمان نزیکەی 17 فەند ئیعلان کراوە لە هەموو جیهانە لە هەموو جیهان زیاتر لەکوێ 7 فەندیان لە ئەمریکا ئیعلان کراوە کە دراوە بە زانکۆکان و خۆتان ئاگدارن کە ترامپ نزیکەی 6 تریلیۆن دلاری 6 یا 7 تریلیۆن دلاری دابین کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بەشێک لەم بودجەیە دابین کراوە بە توێژینەوە
بە توێژینەوە بیسەلمێنن کە چۆن ئەتوانن ڕوبەڕوونەی کۆڕۆنا ببنەوە. وڵاتی چایناش هەر لە بیدایەتەوە نۆ فەندی ئەعلان کردووە داوێتی بە زانکۆکان تاوکونێت توێژەران ئیشی لەسەر بکەن. بەڵام ئەوەی چاینا لە بیدایەتی پرۆسەکەەوە وەکو وتم ئەم هێڵە زۆر تون بووە لە نێوان زانکۆکان و لەگەڵ دام دەستگا تەندروستەکانە هەردووچیان هاوتەریبی یەک ڕۆشتوون بۆی توانیوانە ئیشی لەسەرکەن و زۆرترین خزمەتیش بکەن. ئەو مادە پلازمایی کە بەکاردێنرێتەوە هی توشبوو بۆ هی توشببوویەکی دیکە هی چاکبوویەک بۆ توشببوویەکی دیکە ئایا ئەمەش لە ئەنجامی توێژینەوەی یاخود پێشترم بابەتە ئاسانتر لە بەردەستا بۆ یا پێشتر توێژینەوەی لەسەر کراوە ئەنجامی هەبووە جارێکتر لە هەرێمی کوردستان و لە زانکۆکانە دووبارە کراوەتەوە. خۆی ئەوانە هەم ئەوە توێژینەوەی لەسەر کراوە بەس با بڵێن ئایا و توێژینەوەکان لەسەر کۆڤید کراون بڵێ لە هەندێک وڵاتیش ئیش لەسەر کراوە نەگو توێژینەوە بڵێن ئیشی لەسەر کراوە ئەنجامی هەبووە. بەڵام ئایا ئەکرێ ئەمە پشتی پێ ببەسترێت لە هەموو وڵاتێک بەکاربیێنرێت؟ ئایا سلبیاتەکانی ئەمە چییە؟ دوای بەکارێنانی ئەم پلازمایە جارە وازەح نییە. ئایا ئەو کەسانی کە پلازمایان وەرگرتووە بڵێ چابوونەتەوە بەڵام ئایا چابوونەوەکانی ئەو بۆ کە پلازماکان وەرگرتووە ئایا دوای ئەمی کە پلازمای وەرگرت ئەم نەخۆشە هیچ ئێعرازێکی نیشانەیەکی تری تا دەرئەکەوێت؟ ئەمانە ئەبێت بخرێنە ژێر توێژینەوە و دوجار بە شێوازێکی زانستیانە ئەعلان بکرێت کە گواستنەوەی پلازما لە کەسێک کە توشبوو بووە بۆ کەسێکی تر ئەنجامێکی باشی هەبوو. ئەمە ئەموو توێژینەوەکان ئەبێ پشت ببەسیم بە توێژینەوەکان بزانین ئەنجامەکان چۆن نەبێت. کاکتۆر لە هەرێمی کوردستان یا پزیشکە پسپۆڕەکانمان کاتێک کە دەیانەوێت خەڵک وشیار بکەنەوە بە پشت بەستن بە توێژینەوە زانستی جیهانیەکان کە متمانە پێکراون و بڵاو کراونەتەوە زانیاری دەدەن. بۆ نمونە ئەمڕۆ دەڵێ پلەی گەرمی کاریگەری هەیە سبەینە سێردەکەی دەڵێ توێژینەوەکان دەریان خستووە کاریگەری نییە. ئایا ئەم جۆرە توێژینەوەی کە لە وڵاتانی دیکە دەکرێت ڕاستە زانستی و متمانە پێکراون دەکرێت ئێمەش لێرە پشتیان پێ ببەستین؟ خۆی لە ڕاستیدا ئەو توێژینەوەی کە بڵاو کراونەتەوە ئەبێ کاتێک سێری ئەەکەین بزانین ئەم توێژینەوە بە پرۆسی پێڕڤیوە ڕۆیوە لە ڕاستیدا ئەگەر سێریکەین هەندێکیشدان زۆرێک لەو توێژینەوەانە لە گۆڤارە بەناوبانگەکانی بۆ نەوەکو لانسێت و نیچەر نەشر کراون بڵاو کراونەتەوە بەڵام گۆڤارەکە لی نووسیوە نەن پێر ڕڤیو یعنی ئەم توێژینەوەی کە هاتووە بە پرۆسەیەکی گرنگی بڵاوکردنەوە کە بریتە لە پێڕڤیوە تێنەپەڕیوە. پرۆسی پێڕڤیو چییە؟ یعنی تۆ کاتێک توێژینەوەیەک ئەنجام بدەی ئەنێریت بۆ گۆڤارەکە بە چەند مەرحەلەیەکە ئەڕوات و هەندێک هەڵەچنی بۆ ئەکرێت و هەندێک نیزامی خۆی بەسەرا تەطبیقەکە یەکێک لە پرۆسە گرنگەکانی بریتە لە پێڕڤیو ئەینێرێ بۆ سێ کەسی شارەزا لەو بوارە ئەم توێژینەوەی بۆ ئەوی کۆمنتی خوانی لەسەر بدەن ئایا و ئەم توێژینەوە بە ڕێگایەکی دروست ئەنجام درراوە و ریزڵتەکانی ئەگونجێ بۆ ئەوی بڵاویکەینەوە. ئەم سێ نەفەرە قەرار ئەدەن دوو نەفەر سێ نەفەر یا زیاتر احتیمالە ڕەفزی ئەم توێژینەوەی بکەن. بۆیە زۆرێک لەو توێژینەوەانە کە نووسراوە نەن پێ ڕیڤیو ڤۆلیۆمی پێ نەدراوە نەمبەری پێ نەدراوە تا کاتێک کە نەشرکرێت ڕقم وەرەگرێ و ژماری پێی وەرەگرێت ئەمانی پێ نەدراوە. ئێمەش وەکو توێژەر کاتێک دەستمان پێگەن ناتوانین وەکو سەرچاوی زانستیش بەکاری بێنین. بۆیە ئەم توێژینەوانە لە داهاتووە احتیمالە ڕەفز بکرێت بە پرۆسی پێڕیڤیو احتیمال لەو جۆرناڵە ڕەفز بکرێت بڵاوی نەکاتەوە چونکە یەکم جۆرناڵەکە خۆی لێ بەبەریەکە بە دوو قۆناغ یەک هەندێک لەو گۆڤارانە پرۆسی ئۆنلاین پاپلیشیان هەیە واتە ئۆنلاین دای ئەنێ تۆ ئەتوانی کۆمنتی لەسەر بڵێ ئەتوانی نادروستی ئەم بابەتە بسەلمێنی یان ئەڵێ ئەمە نەن پێڕڤیوە واتە تۆ بە شێوازێک ناتوانانی ئەگە توێژینەوەیەک ئەنجام درابێ بێ ناوەڕۆکەکەی بەکاربیێنی بە شێوازێکی زانستی لەسەر ئینسان بۆ نموناگەر دەرمانی توێژینەوەیەک لە چین کە ئەنجام درابێ لەسەر چینیە کە هەموو شتێکمان بۆ من لە کوردستان لەگەڵ چینیەکە فەرقەکە ئایا دەکرێت بڵێن توێژینەوەکە ژێگەنجامی هەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەمان توێژینەوە لەسەر توشببوویەکی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت؟ نامەرز نییە. ئێستا بۆ ئەو توێژینەوەی لە چین ئەنجام درراون زۆر بەتوندی گرتویانە ینی ڕیزڵتەکانیان ئەنجامەکانیان زۆر جیاوازترە بێت دڵنیان لە توێژینەوەی کە لە کوردستان نەکرێت چونکەکەم ئێمە توێژبووەکانمان لێرە بێنیشانن بەڵام کە فاسەکرێ خەڵگیری ڤایرۆسەکەی تێدایە یاخود زۆر بە قورسی نەیگرتو بە سوشی نیشانەکانی تیا دەرکەوتووە بەرەوە ئەنجامەکان جیاوازترن. کاکتۆر ئاستی تاکی توێژەرانی تایبەتمان هەیە کە ئاستەکانیان هێندە بەرز بێ زۆر باسانی بتوان توێژینەوە لەسەر کەیسەکان ئەنجام بدەن؟ لە زانکۆکانە بەڵێ بە دڵنیاییەوە توێژەری زۆر باش هەیە کە دەستیان وەڵا بکرێ ئەتوانن توێژینەوەی زۆر باش ئەنجام بدەن و بە توێژینەوەکانیان
سەربەرزی بۆ کوردستان و بۆ زانکۆکانی کوردستانی تۆمار بکەن ینی با بگەینە ئەوەی کە بڵێن ئەی باشە گرنگی چییە ڕاستیدا ئەمە گرنگە ئەمە پرسیارێک گرنگە ئێمە بۆ تا ئێسەوە زیاد لە 2 مانگ تێپەڕیوە گرنگی و ئەهمێتی کارەکەمان نەزانیوە ئەنی ئەبێ ئێستا وەزارەتی تەندروستی یاخود پرسیارەکە لای وەزارەتی خوێندی بەڵاو توێژەران دروست بووە بەڵام ئەبێ ئەوان بپرسن چۆن بە شێوازە زانستیەکەی داغڵی هەموو ئەو توێژینەوانی جیهان ببن گرنگی ئەمە لە چیدایە ئێمە لە ڕاستیدا زانکۆکانی کوردستان کێشەمان هەیە لەوەی کە تا ئێستا ڕانکی زانکۆکانمان هەموو لە 6,000 و 7,000 هەوڵێکی زۆر ئەدرێت بۆ ئەوی ڕانکی زانکۆکانمان بەرز بکرێتەوە بۆی بناسرێنرێ بە جیهان یەکێک لەو هۆکارانی کە ئەتوانێت ڕانکی زانکۆکانمان بەرزکاتەوە توێژینەوە زانستیەکانمانە یەکێک لەو هۆکارانی کە توێژەرانمان نەیانتوانیوە دەستیان بگا بە جۆرناڵە زۆر باشەکان بە گۆوارە زۆر باشەکانی وەکو نێچەر و لانسێت ئەوە بووە کە مۆزوعێکی حەی زیندوو نەبوو کە ئیشی لەسەر بکەن یاخود لانی مادی دەرفەتی پێنەداون چونکێکم تۆماتێسش دەرفەتە بۆی کە کەیسەکان لە بەردەستیانە هەیە و باشە لە هەمووی باشتر ئەوەیە کە ئێستا ئەو گۆڤارانە دەرگیان وەڵا کردو وەکو خزمەتێک بە مرۆڤایەتی زۆرێک لەو گۆڤارانە زۆرێک لەو گۆڤارە زانستیانە هەر بابەتێکیان لەسەر مەسەلەی کۆڤید-19 بۆ بچێت لە زووترین کان ئۆنلاین پابلیشیەکەن و دوای ئەوەی بە پرۆسی پێ ڕیڤیوە ئەڕوات لە گۆڤارەکان نەشرەکەێت واتە تۆ توانی جێی خۆ بکەیتەوە تایە و توانی دەستی خۆت بۆش ینی توێژینەوەکانی خۆت بگەینی بۆ جۆرناڵانە حتمما دوای ئەم مۆزوعە و جۆرناڵانە ئێستا بۆ نۆ گۆڤاری وەکو لانسێدیان نێچێت توێژینەوەشی بۆ بنێرە پێش ئەگەر کۆڤید توێژینەوەکە بۆ بناردایە ئەگەر بە کلۆز سیستەمەکەی بواە بە ساڵێک ژامینێدایتەوە هەتا ئەگاتە پرۆسی پێ ڕیڤیو پابلیشە بێت بەس ئێستا بۆی بنێرە بە زووترین کات پێت ئەڵێ نان پێ ڕیڤیۆ بەڵام لە داهاتوە بۆ تەکاتە پێ ڕیڤیوش و احتیمال لە دەرچی تیان نەشرکرێت زۆر باشە کاکتۆر زۆر بە کورتی ئایا تا چەندە توێژینەوەکان لە هەرێمی کوردستان گرنگن ئەنجامەکەیان بۆ بەرگرتن بە ڤایرۆسی کۆڕۆنا وەلو خۆشبەختانە ئێستا تقریبان ئەتوانم بڵێم مەرحەلەکەمان تێپەڕاندووە ینی مەرحەلێکی زۆر باشە توانراوە سەر بکەوین بەسەر کۆڕۆنایە چونکێکم ئێستا سێرم کرد لە ماوەی 24 ساعتی ڕابردوازم یەک حاڵەت تۆمار کراوە ئەمە ئەنجامێکی باشە بەڵام ئێمە مادەم کۆڤید-19 ئەگەرێک تازە بمێنێتەوە تیامانە چونکێکم بۆ بە پاندمی یانی لە هەموو جیهانە بڵاو بۆتەوە احتیمالە بە درێژایی ساڵی داهاتوو احتیمالە دیسان ڕووباتەوە یاخو بەردەوام هەبێت لە ناومانە لەبەر ئەوە ئێمە پێویستە بە توێژینەوەکان بیسەلمێنین چۆن ئەتوانین ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بینەوە و ئەو حاڵەتانی کە تۆمار کراون لە کوردستانە بۆ نیشانیان نەبووە کە ئەمە نەکاتە ئەوەی کە خەڵکی بێخەم بێت و بڵێ تازە ئەو خەڵکە گرتی توش بوو نیشانەشی نەبوو بەڵام احتیمالە چونکە ئەم ڤایرۆسە بەردەوام لە گۆڕانایە بە قورستر بیگرین لەبەرەوە ئەبێ توێژینەوە زانستیەکان پشبەست بین بە توێژینەوە زانستیەکانی کوردستان کە تیا ئەنجام بدرێت لە توێژینەوەکانە ڕاستی وەکو ئەوەی بیرم چوو پێ دڵێم لە هەموو جیهانە تا ئێستا 1474 توێژینەوە بەس لەسەر کۆڤید کراوە لە مانگی 2 هەتاوکو چواری 1474 توێژینەوە کراوە لەم توێژینەوانە ئەوانەی کە ئەکسپریمنتەڵی کردویانە 997 توێژینەوە بەس بە کلینیکەل ترایل کراوە ینی ئەمە هەمووی ئیشی لەسەر کراوە لە ڕاستیدا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جەزار محەممەد بسپۆڕی مایکرۆبایۆلۆجی و مامۆستای زانکۆ سپاس بۆ دەرفەتی بێمە دەستۆش کاک بینەرانی عەزیز پاشنەوە بڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە. بینەرانی عەزیز دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان کاویش یادەوەریە. یادەوەری ئەو بڕگەیە کە هەمیشە ڕوودا و مێژووە گرنگەکانی ساڵانی ڕابردوومان بیر دەخاتەوە بە تایبەتی بابزانین گرنگترینیان چین کە لە چواردەی چواری ڕابردوودا ڕوویان داوەوە پێم وایەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە چواردەی چوار وەکو ساڵڕۆژی پرۆسەی بەناوەنفال دیاری کراوە کە لەم ڕۆژەدا هەندێک چالاکی ئەنجام دەدرێن بەڵام بەداخەوەم ساڵ کۆرۆنا ڕێگر بۆ لەوەی کە چالاکیەکانی یادیانفال ئەنجام بدرێن لە هەرێمی کوردستاندا. بابزانین جگە لە پرۆسەی بەناوەنفال کە مێژوویەکی تاڵی بۆ کورت هەیە چا ڕووداوێکی گرنگی دیکە ڕوویان داوە.
چواردەی چواری هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی ئەنفال و شەهیدانی شاڵاوی بەدناوی ئەنفال کە ڕژێمی بەعس و خودی سەدام و عەلی حەسەن مەجید لە 8 قۆناغی نامرۆڤانەدا هەستان بە زیندە بەچاڵکردن و شەهیدکردنی زیاد لە 182,000 هاوڵاتی سڤیلی کوردستان لە ناوچە جیاجەکانی کوردستان بە بەرچاوی تەواوی ڕێکخرا و وڵاتانی بواری مافی مرۆڤ و بانگەشەکارانی دیموکراسیەوە هەمان ڕۆژی ساڵی 2008ش ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو تاوانەی بە جینۆساید ناساند. چواردەی چواری ساڵی 1926 لە دایکبوونی فەیلسوف و زانە و پزیشک و بیرکاریزان و کەسایەتی کاریگەری ئیسلام و مسلمانان ئیبن ڕوشد لە شاری قورتوبەی وڵاتی ئەندەلوس ئیبن ڕوشد بە یەکێک لە فەیلسوف و کۆمەڵناسە گەورەکانی مرۆڤایەتی دادەنرێت لە بواری زانستە ئیسلامیەکان و زانستەکانی ڕۆژدا چەندان دانراوی بەپێزی هەبوون و تا ئێستاش لە زانکۆکاندا دەخوێنرێن. چواردەی چواری ساڵی 1926 کۆچی دوایی زانە و عارف و خواناسی گەورەی کورد و دامەزرێنەری ڕێڕەوی نەقشبەندی لە کوردستان مەلا خالیدی نەقشبەندی لە تەمەنی 54 ساڵیدا و لە شاری دیمەشق و ناشتنی تەرمەکەشی لە هەمان شار مەولانە خالیدی ناقشبەندی بۆ خوێندن چەندان شوێن گەڕاوە لەوانە سنە و بەغدا و مەکە و مەدینە و هیندستان و شام و تاران و قەندەهار پاشتر لە شاری دەلهی هیندستان لە سەردەستی سۆفی شا عەبدوڵڵای دەهلەوی تەریقەتی سۆفیگەری وەردەگرێت و دەیهێنێتەوە بۆ سلێمانی. زۆربەی زۆری زانایان و شاعرانی کورد سەر بە تەریقەتەکەی مەولانە خالیدی نەقشبەندین بە ئەهۆی ململانی شەخسی و مەسەبی ئەو کاتە تەریقەتی قادری تەنگی پێ هەڵدەچنن و بەربەز دەخەنە بەردەمخۆی و مریدەکانی و سەرنجام ناچاریشی دەکەن کە سلێمانی بە دڵیشکاوە بەجێ بهێڵێ. مەولانە خالیدی ناقشبەندی مەلایەکی هۆشیار و شاعیرێکی شارەزا و سۆفیەکی زاهید بووە لە زۆربەی زۆری زانستە ئیسلامیەکاندا دانراوی گەورەی هەن و ژماری دانراوەکانی نزیک دەبنەوە بە 20 دانراوی کاریگەر. چواردەی چواری ساڵی 1965 تیرۆرکردنی سەرۆکۆماری ئەمریکا ئەبراهام لینکۆڵن کاتژمێر 2:15 خولەکی شەو. لینکۆڵن 16هەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووە و لە کاتی جەنگی ناوخۆی ئەمریکادا وڵاتەکەی بەڕێوە بردووە و کۆتاییشی بە کۆیلایەتی لە سنوورەکانی وڵاتەکەی داهێناوە. لینکۆڵن لەلایەن شارەزایانەوە وەکو یەکێک لە مەزنترین سەرۆکەکانی ئەمریکا هەڵبژێردراوە. چواردەی چواری ساڵی 1902 دەرچوونی دواهەمین ڕۆژنامەی کوردستان لە شاری قاهیرەی پایتەختی میسر و دوای 31 ژمارە لە بەردەوامەتی کە لەلایەن میقداد مەدحەت بە دەرخانەوە دەرچوو بە هۆی سیاسەتی ڕەگەزپەرستانەی عوسمانیەکان و ڕێگرتن لە دەنگی کورد هەرجاری لە شارێک و شوێنێک دەردەچوو. ڕۆژنامەی کوردستان یەکەم ژمارەی لە 22 شواری ساڵی 1998 لە شاری قاهیرەی پایتەختی میسر دەرچوو. بەشێکی زۆری ڕۆژنامەکە لە جنێف و لەندەن دەرچووە. هەمان ڕۆژی دەرچوونی ڕۆژنامەکەش دانراوە بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی. چواردەی چواری ساڵی 2004 کۆچی دوایی زانە و فەقیه و کەسایەتی ئیسلامی مەلا سەید ئەحمەدی فەیلسوف لە شاری هەولێر. مەلا ئەحمەدی فەیلسوف زانایەکی گەورە و کاریگەر بووە. هەوڵی داوە بۆ ڕزگاری نەتەوەکەی وتاربێژێکی شارەزا بووە و چەندان قوتابی لە لای مۆڵەتی شەرعیان وەرگرتووە. بە هۆی کاریگەریەکەیەوە بە شافیعی کورد ناوبراوە. بە دەر لە کاری مەلایەتی شاعیرێکی گەورەش بووە. یەکێک لە ئەگەرە بەهێزەکان کە دەوترێت کۆرۆنا بۆچی زیاتر لەسەر خەڵکی هەرێمی کوردستان بە گشتی کاریگەری کێوتوی نیە یاخود نیشانەکانی دەرناکەون یا ڕێژەی توشبوونمان کەمە، هەندێک لە پزیشکە پسپۆڕەکانێکی لە هۆکارەکانی دەگەڕێن و بۆی کە لە کاتێکی خۆیدا ئێمە کوتانی سیلمان بۆ کراوە. بۆیە پێویستە بپرسین ئایا کوتانەکان کە لە قۆناغەکانی منداڵیدا هەندێک کوتانی تایبەت و جیاواز دەکرێن بۆچی دەبێ ئەمانەوە تا چەندە گرنگە؟ وەلا قۆناغی قەدەغی هاتوچۆ لە شاری سلێمان و شارەکانی دیکە ئەم هەڵمەتە ڕاگیرا بوو وایە ئێستا دەستی پێکردووەتەوە، چۆن دەستی پێکردووەتەوە و خەڵکێک چۆن سەردانی مەڵبەندەکانی تەندروستی بکە بۆ کوتانی منداڵەکانیان و بە تایبەتیش
گرنگترین لەو پێکوتانە کامانن بۆ قسەکردن لەسەرم تەوەرەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕزگار عەلی بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانیمان کردو. دکتۆر گیان زۆر سپاس بۆ دەرفەتە یاخوا بەخێر بێت. زۆر سپاس بۆی بەڕێز و بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتیان ئینشاءڵڵا. ئەوەی کە ئێستا باز دەکرێت کوتانەکان جارێکی تر دەستیان پێکردووەتەوە لەلایەکەوە چۆن دەستی پێکردو لایەکی دیکەشەوە ئایا تا چەندە دڵخۆشیە لەوەی کە ژیان لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی ئاسایی دەبێتەوە. دەستخۆش ئەم دوو بابەتە زۆر گرنگن ئەبێ بە وشیاریشەوە مامەڵی لەگەڵ بکەین. یەک بۆ دەستمان پێکردە و چۆن و بەچێ ڕێنمای یەک حەزەکەم باسی بکەین. زۆر باشە. خۆتان نەزانن ئێمە لە زۆران بازیین لەگەڵ ڤایرۆسەکە. ئەگەر بڵێم شەوتی یەکەم جێمی یەکەممان تەواو کرد هێشتا جێمێکی قورسمان لە بەردەمامەوە. جێمی یەکەم زۆران بازیمان لەگەڵ ڤایرۆسەکە کردووە و بە هەموو کارمەندان و پزیشکی تەندروستی دەستگاکانی ڕاگەیاندن هێزەکانی ناوخۆ هەموو کەسەکانی کە پەیوەندیدارن بە بابەتەکە و سپاسیان دەکەین لە شەڕێکی قورسابووین لەگەڵ ڤایرۆسەکە تا ڕادەیەکی باش ئەتوانم بڵێم ناڵێم لە 100% بەس هەنگاوی باشمان ناو سەرکەوتوو بووین لە جێمی یەکەمدا. دیارە ئێستا ڕێنمایی دنیا و هەموو گیان و ڕێکخراوی تەندروستی گیانیژەوەیە کە دەست بکەینەوە بە خزمەتگوزاریە سەرەکیەکان بە تایبەتی لەو ناوچانەی کە ئێمە ئێستا ناڵێم پشتی لە بینەوە و پاڵ بینەوە و پشتی لە بکەینەوە و پاڵی لە بینەوە بڵین تەواو ڤایرۆسەکە نەمان نەخێر ئێستاش لە بەردەم مەترسیین. بەڵام لەم قۆناغا کە زیاتر لە مانجێک ئێمە کوتانەکانمان ڕاگرت بوو وەکو جەنابەت وتی ناچار بووین لە سەرەتادا کۆمەڵی ڕێوشوێنی گرنگ بگرینە بەر بۆەوەی ئێستا دروێنەی بەروبوومەکەی بکەین. لە گرنگترین ئەوانە ئەوە بوو کە ئێمە یەک شوێنە قەڵەبەڵغەکان قوتابخانە و زانکۆ و خوێندنگاکانمان ڕاگرت. دوو شوێنە گشتیەکانی وەک سەرتاش و مەلەوانگە و چێشخانە و هەندێک شوێنی کازینۆ و چایخانە و شوێنی دۆمینە و نێرگەلە و ئەم شوێنانەمان داخست. ئەمە دەستوەشانێکی باش بوو لە ڤایرۆسەکە بۆ ئەوەی کە ڕێگر بین لە بڵاوبوونەوەی. دوو سنووردارکردنی هاتوچۆ ناڵێم منعەتە جەولی لە ساسە پێڵێن ینی قەدەغکردنی هاتوچۆی لە 100% سنووردارکردنی هاتوچۆمان دەست پێ کرد. بە هەموو ئەمانە و سەرەتا دەستپێکردنی کەرنتین و پاشان جیازی پشکنینمانێ ناکە یەکەم پارێزگا بووین لەو کاتا یەکەم پارێزگا بووین لە عێراقا کە جیازی پشکنین بێجگەل لە پارێزگای بەغا ئێمە هەمان بوو دەستمان پێکرد. یەکەی عەزلماندانا جیاکردنەوەی ئەوانەی پۆزتیڤن لەوێ داماننان پاشان سنتەرێکی ڕاوێژکاریماندانا بۆ ئەوەی کە گومانی هەبێیان لە ئێران لیان لە وڵاتێکی دەرەوە گەڕاوەتەوان و پشکنینی بۆکەن لێ و نمونەی لێوەرەگرن و ئەینێرن بۆ ئامێرەکە بۆ پشکنین. بە کۆی هەموو ئەمانە و پشو درێژی و هاوکاری هاوڵاتیانی بەڕێز و سوپاس بۆ خوا گەیشتین بەم قۆناغە. بەڵام ئەم قۆناغە دەستمان کردەوە وردە وردە سەرەتایە گەمانەوێ بەڵام بە هاوکاری و هاوڵاتیان و هوشیاریەوە ئەبێ مامەڵی لەگەڵ بکەین. کوتانمان گەڕانەوە لەمڕۆ کوتانی سیلمان دوو ڕۆژ سێ ڕۆژە گەڕانەوەتەوانێ دەستمان پێکرد. کوتانی سیل لە یەک شوێنە لە سلێمانیا کە پێوتێن و سینگەی لەدایک بوون و مردن کە لە نزیک فوتکەی مامەڕیشەیە لە گەڕەتی چوارباغ لە سلێمانی دەستمان پێکرد بەڵام بە شێوازێکی تر شێوازەکە چۆن بۆی قەڵەباڵغی دروست نەبێ لە دوو شوێندامان نابەرامبەر بە یەک بۆشایی یاخود ئەبێت لە مەترێک زیاتر نێوان لە بینی دوو هاوڵاتیا هەبێ بە ماسک و دەمامکەوە بێن لە کاتی کوتانی مناڵە ئەبێ یەک هاوڵاتی لەگەڵیا بێت نەک پێنج کەس بێ بڵێ ئەمە کوتانەکە ئەەکەم قەڵەباڵغی دروستەکە و هاوکارە بێ بۆ بڵاوبوونەوەی. بە هەمان شێوە ئێمە لەم ڕۆوە کوتانەکانمان چکە هەندێک بەداخەوە لە دەستگاکانی ڕاگەاندن بە هەڵە تێگەیشتن ناو هەڵمەتی کوتان ئەمە هەڵمەت نییە دەستپێکردنەوەی ئەو کوتانەی کە ڕاگیرابوو لە بەرڕاڵی یاسایی خۆیەتی. بەڵێ لەبەر ئەوەی لەبەر بارودۆخی کۆرۆنا لە زۆربەی وڵاتانی جیهان و لای ئێمەش کوتانی ڕۆتینی دایکانی دووجیان و مناڵانی تەمەنژێر 5 ساڵمان ڕاگرت بوو ئەوەی کە لە نزیکترین مەڵبەندی تەندروستی کرد. بەڵام لەبەرەوەی وەکوتم ناڵێم زۆر بەڵام هەنگاوی باشمان بڕی تا ڕادەیەک لە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە ئێستا دەزەکەینەوە بە قۆناغ خزمەتگوزاریەکانی تەندروستی دەست پێەکەینەوە. یەکێک لەوانە کوتانەکە بەڵام هاوڵاتی بەڕێز مناڵەت تەمەنژێر 5 ساڵەکە یان دایکێکی دووجان مەڵبەندە تەندروستیەکەی نزیک ماڵی خۆی ئەچێت سەردانی ئەوەیەکە ئەمە دەستپێکردنەوەی کوتانی ڕۆتینە ئەوەی مانگونیەکە ڕامان گرتووە بۆ ئەم بارودۆخەوە
لەمڕۆوە دەتوانێت لە نزیکترین مەڵبەندی تەندروستی گەڕەکی خۆیان دەفتەرەکە ئەبا دەزەکاتەوە بە کوتانەکە کە سەرەی بێ. بەڵام چەند مەرجێکم هەیە بۆ هاوڵاتی بەڕێز هیوادارم هاوکاریمان بکەن لەم قۆناغا هەستیارە چکە خوا نەخواسە لەگەڵ ئەوەی ئەگەر قەڵەباڵغیمان دروست کردو بووە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە وەکو پرسەکەی هەولێری لێدێت ڕیسەکەمانە بێتەوە بەخوری ئەوەی وەکو ماروپەیژەکە یەنەوە سەرخاڵی سفر ئەوەی کردومانە لە دەستمانە چێتەوە. بۆیە من داواکارم لیان هاوکارمان بن ئەگەر لەما هاوکارمان بن ئەتوانین زۆر خزمەت گوزاریتر بە قۆناغ بگەڕێنینەوانێ. لەو هاوکاریانە ئێمە چیمان لە هاوڵاتیانی بەڕێزداوە یەک تەنها یەک کەس لەگەڵ مناڵەکە بڕوە بۆی قەڵەباڵغی دروست نەکەن. دوو ماسک و دەستکێشی پێبێت. سێ لە کاتی گرتنی مناڵەکەیە هیوادارم هەناسە و ڕووی کە کاتێک کارمەندەکەیت قەترەیەک یان دەرزیە ئەیەن لە مناڵەکە ئەگەر دایکی دووجانیش خۆی بوو ئەوە هەناسەکەی کا بم دیەوە بۆی کارمەندەکەش هەناسی لەو دیوە بێ ڕووی هەناسیان لە یەکتر نەبێ. سێ کە چوو بۆ ئەوێ من با بەڕاشکاوانە بڵێم یعنی دوور بێت لە هاوڵاتیەکەی تر. من یەک جار سەردانی ئەوەی بنکەی کوتانی سیلەکەم کرد یعنی لەو کاتا پێویست ناکەم قسە دامەزرینەوە بینە پێشە و ئەم بارودۆخەتی و شەرح بکەین و نزیک بین و ڕجە ئەنەمە کاتی ئەمەنیە دوورکەونەوە لە یەک با مەترێکمان بین بێ کە بینیم هاوڵاتیەک وەستاوە با من مەترێک لی دوور بم. ینی من دووبارەیەکەم و ئەم ڕۆژ لە چاپێکەوەی تراوتم بۆ نمونە من دوێنێ چوون بۆ کۆبوونەیەک لە ڕێگا سیرم کرد سەمونخانەیەک کراوەتەوە زەرورەتی ژیانە باش 5 کەسی لێ بوو والله 5 کەسی لێ بوو بەڵام 5ەکە سەریان کرد بە ناوێک ئەخۆ 5ەکە ئەتوانێ هاوڵاتیکیان لەم دیو شوشەکەەوە مەشوشە بوو ئەتوانێ ئەم بوەستێ ئەمیتر پشتی لێتی هەناسەی لێنێ با مەترێ دوانی بین بێ یەکەکەیتر لەم سەر یەکیتر لەو سەر تاو بەڵام بەخوا هەمویان پێ هەر 5 سەریان ئەخر ئەمە هەڵەیە ناکرێت ئەگەر هاوکارمان نەبن لە کیسمانەچێ. بۆیە من داواکارم بینەوە سەر بابەتەکە کە کوتانەکە لەم ڕۆ هەیە یەک دووبارەیەکەمەوە یەک کەسی لەگەڵ بچێ دوو ماسک و دەستکێشی پێبێ هەوڵیشمان ناوە ئەگەر دایکەکە بیری چوو بە هەوڵمان ناوە لەوێ بۆیان دابین بکەین بیاننێنێ ئیشەڵڵا چکە تۆزێکەمە ئێستا لەوێ بیاننێنێ. سێ لەو بەمەڕێی کە چووە ناوانێ لە مەمەڕێکی ترەوانی هەوڵمان ناوە بۆی بەریەک نەکەونەوانێ بچێتە دەرێکە تاوە بوو. چوار نزیک نەبێتەوە لە هاوڵاتێکی تر خزمیشی بێت کام وایە نەشی دی بێ مەحاولە نەکاتەوە قەوماچ و باوەش و یانی کە هەر لە دوورەوە ئەتوانێت ئاوا بە 2 مەتری بین بێ ئاوا بمان بورن ئەم فترێ ئەبێ ئەمانە پێی کە ڕۆشتۆ ماڵەوە دەسوپلی خۆی و مناڵەکەش بشوە بە ئاو سابوونی تەبیعی. ئایا لەم کاتیا کە دەست پێکاتەوە مانگونیوێکە ڕاگیراوە و لە ڕۆژانی یاسایی ڕابردوشدا پێش کۆرۆناش هەندێک جار بۆ منە پێکوتەکە کەم بوو هەفتەیەک دوا دەخرا چەند ڕۆژێک دواکرا بۆی کە پێکوتەی تازە بێت. ئایا لە ئێستایا کە لۆدێکی زۆرەکەوێتە سەر مەڵبەندەکان پێکوتە بە پێی پێویست هەیە؟ بەڵێ خۆتان نەزانن ێستا لە جیانە بارودۆخێکی ناهەموارە ڕێگاکانی بینی پایتەخت و ئێمە هاتوچوی زۆر لێ قورسە تەنانەت بۆ سیارە تەندروستیەکانیش گەیشتنی لوقاحەکانیش بەڵام لوقاحمان دابین کردووە ئەوەنەی ئێستا لە بەردەسایە هەموو لوقاحمان ناوە پێکوتەمان ناوە بۆ مەڵبەندەکان پێداویستیەکانمان ناونەتێ دەرگای بەڕێوەبەرێتی خۆپاراستنیش کراوەتەوە دوێن ئێمە کۆبوونەوەمان لەگەڵکردن لە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی ئەگەر لوقاحیان لێبڕایان سرنجیان لێبڕایان پێداویستیەکانیان لێبڕا دەرگاکەمان کراوێ ئەوەندی هەبێت لە خزمەتی هاوڵاتیانایە. من بۆ سەبارەت بە بابەت یەکەمە وتی ڕەنگە قەڵەباڵغی دروست بێ بەڵێ بۆیە وتم قەڵەباڵغیەکە کەم بکەینەوانێ زیاتر لە 30 بۆ 35 مەڵبەندمانەیە لە ناو شارە هەر یەکە لە گەڕەکی خۆی ئیشەڵڵا و قەڵەباڵغی دروست نابێ بۆ چونکە ئەگەر هەر یەکە لە گەڕەکی خۆی بێ وەکوینەکەش هەر یەک ڕۆژ نییە با یەک ڕۆژام و هاوڵاتیان نەچن بۆ نمونە یەک ڕۆژ نیە ئیشەڵڵا بەردەوامە بین ئەگەر کێشەی گەورەمان نەبێ ڤایرۆسەکە هەروە بە کۆنتترۆڵی بمێنێتەوە بەردەوامێ بێت. هیچ ڕێکارێکتان دیاری نەکردو کاکتۆر بۆن من ئەمڕۆ با مناڵی تەمەەن 3 ساڵ بێ سبەی باتمانی وڵای ئێمە حەزمان نەکرد بۆ ئەوەی هاوڵاتیان بێبەش نەبن لەمە هەندێک جاریش لێ تێکچوونیان لێبێ بەڵام مادەم 25 مەرکەزمان هەیە زۆرە هەر یەکەژی گەڕەکی خۆیەتی من لەو بڕوایم لە ماوەی هەفتەیەکە ئەتوانە نەگەر ڕۆژی چکە تیمەکانیشمان هەوڵاوە بکەین بە 2 تیم لە 2 تیمی دوور لە یەک تیمێک لێرە تیمێک لەویا بۆ ئەوەی بە 2 ڕیزبیان کوتن ئەگەر ڕۆژی یەکێتوانن 20 مناڵم بەرو 20 ماڵەوە چل بەخوا هەموو گەڕەکەەکە ڕەنگە 200 ناڵیتیانە بێ بە 5 ڕۆژ
زۆر باشە تەواویەکەین. کاک دکتۆر ئەگەر ئەوە بپرسین نەئەکرا مەسەلەن ئێوە وەکو تیمە تەندروستەکان خۆتان سەردانی ماڵتان کردەیە سێری ئەمە ئێمە هەڵبژاردی یەکەممان زۆرمان گفتوگۆ کرد لەگەڵ وەزارەتی تەندروستی و ئێمە ئەمانە بەڕاوێژەکەین چێ ئێستاش کۆبوونۆمانێ ئەم بڕیارانە کە ئەدەین لە خۆمانەوە نییە. ئێستا کۆبوونەوەکان ڕاستە بەچوون بۆ هەولێر نییە بە ڤیدۆ کۆنفرانسێکین بەڵێ لە ڕێگای کۆمپیوتەرەکانمان مۆبایلەکانمان هەر یەکە لە شوێنەکەی خۆی. ئالێرەوە من ڕەبتە بم هەرسێ بەڕێوبەری خۆپاراستنی تەندروستی هەرێم هەرسێ بەڕێوبەری گشتیان 6 بەڕێوبەری گشتی تەندروستی هەرێم وەز جەنابی وەزیر پزیشکە پسپۆڕەکان هەمومان زیاتر لە 30 کەسین هەر یەکە لە شوێنی خۆی کۆبینەوە ئەم بڕیارانە هەفتانە و دەڕۆژجارێک ئەین. تیمی گەڕۆک WHO ڕێکخراوی تەندروستیش ئەڵێ احتیمالی گواستنەوەی میکرۆبی زۆرە ئەوەنە ئەچێ بۆ ئەم ماڵ و یەتەوە ئەچێتە ئەو ماڵ و ئەچێتە ئەو ماڵ لەبەرەوە تۆزێک ئەڵێ حەزەر بکەن تیمی گەڕۆک بەکارمێنن واتە ئەویان باشترە مەسەلەن ینی هاوڵاتێکە خۆی بێت بۆ کوتان باشترە تا ئەوەی ئێوە بڵێ لە تیمی گەڕۆکەکە زۆر جار ئێمە تەجروبەمانەیە ماڵەکە نادۆسیێتەوە مناڵەکە لێ نیە بێ 3 جار بچێتەوە 2 جار بچێتەوە ڕێژەی پیسبوونەکە زیاترەکات گواستنەوەی میکرۆبەکە زیاترەکە بەڵام ئەماگەر بە شێوازە تەندروست و مەرجە تەندروستیەکان هاوڵاتیان هاوکارمان بن ئێمە ئێستا ڕێوشێنمان داناوە لە مەڵبەندەکە لە باتی جاران لە یەک ژووریان کوتایسەکردومانە بە 2 ژوور بە جیاجیا یەک مەتریکیان بین بێ ماسک و دەستکێشیان پێ بێ 35 شوێنیشە یەک شوێن نییە لەبەرەوە ئەتوانین ئەگەر هاوڵاتیانی بەڕێز هاوکارمان بن ئەو ڕێنمایانی ئێمە جێبەجێ بکەن سەرکەوتووە بینتیە کاکتۆ ڕەنگە پێشم کۆرۆنایە هەندێک کەس پرسیارەوەی بۆ دروست بوو بێ ئەم کوتانە لە پێناو چیایە خۆ نەباوی سیل ماوە نەباوی ئەفلیجی ماوە ئەمانە نەماون کەواتە پێکوتەیە بۆچی هەموو جارێ بە منداڵەکەم بەرن بەڵام ئێستا ڕەنگە بۆچوونەکانیان گۆڕی بێ ئەگەر بکرێ باس لە گرنگی ئەم پێکوتانە بکەی سیل و ئەفلیجی و ئەوەی کە قەترەکەش یەکەنە دەمەوە هەموو ئەمانە دەستخۆش من نمونەیەکی ترم لایە من ڕەنگە پسپۆڕیم لەم بوارایە و زیاتر لە 15 ساڵە لە بواری بەڕێوەبەری خۆپاراستنە کارەکەم سەرەتا ڕەنگە هەمووی سێلوقاح بوو ئەو کاتی من هاتمە ناو دنیای گیانی پزیشکیەوە هەمووی 2 سێلوقاحمانە بوو ئێستا 30مان چی بوون ئەو کاتە ئەو کاتە تەنیا پۆلیۆمان هەبوو بۆ نمونە سووریێژەمان هەبوو لەگەڵ لوقاحێکی ترا ئێشتا تایفۆید نەبوو بە لوقاح هەوکردنی جگەری ڤایرۆسیەکان بۆ نمونە نەبوون بە لوقاح و ڕۆتا ڤایرەس و کۆمەڵێکی تر ڕۆژانە ساڵانە زانستی پزیشکی لوقاحی زیاترە دۆزیێتەوانێ ئینشاڵڵا ئەمێنی تا کۆرۆناژە بێتە لوقاح و ئینشاڵڵا ئەو کاتە مەبەسم لە چییە ئەو کاتە هاوڵاتیان بە ترسەوە کوتانیانە کرد دێستا لەم ماوەی مانگی کە داخراوە ڕۆژانە دەیان تەلەفۆنمان بۆ دێ توخواکە یەکرێتەوە ئەمە نیشانێکی زۆر باش کەواتە هاوڵاتیان لە گرنگی لوقاحەکان تێگەیشت ئەگەر خۆشم بۆیان باسکەمەوە وەڵامە بەمەوە ئایا بۆم پێکوتانە گرنگن سوورێژە پەتای سوورێژە ئەگەر خۆشتان لە تەمەنی ئێوە و باوکو دایکتان بیری بێتەوانێ سوورێژە چەند جارێک بۆ بە پەتا و مناڵی کوشتووە من خۆمێکی چیانم بیرم پێم وایەنەوە حەودیانەوە هەژوو کە بۆ بە پەتا خەڵکی کوشتووە بەڵام ئێستا شکر لەو کاتەوە بۆی لوقاحەکانەوە پەتامان نەدیوە مناڵ بکوژێ بە کۆمەڵ خەڵکی کوشت لە ڕۆژێکا سەدان مناڵ بە سوورێژە لەم هەرێمە ئامرد لوقاحی ئیفلیجی مناڵان چەنین مناڵی ئیفلیجە کرد خۆشحاڵانە ڕەنگە پێم وایە 20 ساڵ زیاترە پێم وایە ئەخیر حاڵەت لە کوردستانە ئەگەر بیرم مابێنەوە 6 بوو نەماوە لەو کاتەوە کەس ئیفلیج نەبووە شکر بە میکرۆبی ئیفلیجی مناڵان هەر یەک لەم کوتانانە هەوکردنی جگەری ڤایرۆسی کە ئێستا یەکێ لە کێشەکانی گیان پێشەم کۆرۆنایە ئینشاڵڵا ئەمەش کۆنتڕۆڵە بێ ئێستا هەوکردنی جگەری ڤایرۆسیە لە هەموو جیان ئابڵاو بۆتەوە لە هەموو جیان لە هەرێمیش و عێراقیش و ناوچەکەش هەر ڕوو لە زیاد بوونە لە هەموو جیانیش بەم کوتانەمان ئەکرێ بۆیە ئێستا تاکیدمان لەسەر هەوکردنی جگەری ڤایرۆسی بە تایبەتی جۆری بیە ئابەمانەمان ئەکرێن لە ئایندێکی ترای بینیت کە بەهۆی ئەم کوتانانەوانێ ئیشەڵڵا هەوکردنی جگەری ڤایرۆسیش بەرەو کۆنتڕۆڵە هەرەوەی کە دەوترێ بەرگریەکە ئێمە بەشێکی زۆرێک بەهۆی ئەو کوتانەی سیلەوە هەبووە کە لە ڕابردوودا بۆمان کراوە باشە هەرچەنە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ئەگەر ئیشەڵڵا سەرکەوتین بەسەر ڤایرۆسەکە لە شەوتی دووەمە چۆنتم جێمی یەکەم جێمی دووەماوە باسیەکەین ئێستا بەرنامەیەکی شەڵاکەین لەسەرەوەی هۆکاری چی بوو ئەگەر هەروە بەسەر کەوتوی شەڵاماینەوە بۆ کەمترین شکر لێرە کەمترین زیان و زەرمانە
ئەوە بابەتێکی زۆر قورسە هەرچەنە ئەویان یەکێک لەو خاڵانی کە خەڵگەڵێ ڕەنگە کوتانی BCG بێ بەڵام دوێنێ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ نەمانتوانی هیچ لینکێک بدۆزین و هیچ بەستەرێک هیچ هۆکارێ ببینین لە بینی کوتانی BCG و بەرگریکردن لە کۆرۆنا ئەڵێ هێشتا لەژێر توێژینەوەیە بەڵام تا ئەمڕۆ دەلیلمان پێ نییە ئەگەر یەکی کوترابێ بەرگریەکەی بەقوەتە بێ ئەو پێکوتانانە نازانم ئەگەر ئاماژات پێکرد بێ من حواسم لێرە نەبوو بێ بەس لە تەمەنی چەند ساڵ بۆ چەند ساڵ کوتانەکان بەپێی قۆناغی تەمەنی عادەتەن لەژێر 5 ساڵەوە ئەیان کوتین مناڵ هەمانە لە یەکەم دقەی ژیانەوە بۆ نمونە کە بوو لە دایک باشتر وایە زووبی با تا یەکەم دقە و یەکەم ڕۆژبی بە ئەوە خێرفی خێر باشتر دوانەکەوێت لە یەکەم هەفتەش باشە بەزیتر دوانەکەی بۆ نمونە کوتانی BCG سەرشان دژی سیل قەترەژەکەی نەدەمی هەر لەو دقەیە هەشمانە بۆ نمونە لە 2 مانگی دەست پێکە هەمانە لە 7 مانگی دەست پێەکە کوتانەکان بەپێی بۆ ئەگەر بپرسی بۆ یەکیان ئەبێ لە یەکەم دقابی کوتین بۆ ئەبێ یەکتریان لە تا 7 مانگ بوەستین بۆ نمونایەکێک لەوانە سوورێژەیە لەبەرەوەی کە پشکنین ئیزانستی کراوە بۆ مناڵەکە بەرگری دایکی پێە تا 7 مانگ دوایەوە کاڵە بێتەوە بۆیە نایکوتین بەڵام بۆ نمونە بۆ ئیفلیجی مناڵان لە یەکەم دقاینێ بەرگریەکەی پێنیە یان سیب بەرگریەکەی پێنیە بێ لە یەکەم دقاتە ژیان بینێ بەهەر حاڵ کەواتە جوڵامی پرسیارەکە دەوەیە ئێمە لە یەکەم ڕۆژی ژیانەوە بۆ 5 ساڵ تاکو مناڵەکە زۆر باش کاکتۆر زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە ئایا ئێستا جەنابەت هەم لە دۆخە تەندروستیەکەی کۆرۆنا ئاگاداری ولا ڕێکارەکان کە بەرەبەر ئاسایی دەبێتەوە پلانی تازە چی هەیە و بە بۆ چۆنی خۆ چەندمان ماوە شەوتی دووەمیش تەواوکەین باش ئەم پرسیارە زۆر زانستیە هیوادارم داواکارم لە خەڵکی بەڕێزی ئەم شارە هەرێم هاوکارمان بن چونکە ئەم قۆناغی دووەم بردنەوەی شەڕەکە و زۆران بازیەکە بەشێکی زۆری لەسەر شانی هاوڵاتیانە هیوادارم پشو درێژان و سوپاسیانەکەم کە چۆن پشویان درێژ بوو تەحملی مانگونیەک مانەوەیان کرد لە ماڵ سنووردارکردنی هاتوو چۆیان کرد ئێمە ئەزانین ئەمە هەڕەشەیەکی ڤایرۆسێکە بەداخەوە هەڕەشەیەکی جەستەییە لەسەر مرۆڤایەتی هەڕەشەیەکی دەرونیە هەڕەشەیەکی ئابوووریە بەڵام دەسەڵاتمان نییە ئەبێ ڕوبەڕووی بینەوە من سوپاسی هاوڵاتیانەکەم کە لە هەرسێکیانە بوێر بوون پشوو درێژ بوون تێبینیشم هەیە ئەبێ بەجۆمان بکەن هی من ناهی زانست هیوادارم لەم جەولیات کە مێسە لە جۆلی دووەمی قورسە ئەم جەولیە بیدۆڕێنین خوانە خواسە بەخوا وەک زار و مارەکە پێوەمان بێنەوە سەرخاڵی سفر لە کوردەواریاڵە ڕیشەکەمانە بێتەوە بەخوری ئەوەی بەدەستمان هێناوە لە دەستمانە چێ بۆیە من تکام وایە دووبارەیەکەمەوە لەم قۆناغا بۆی ژیان ئەگەر توانیمان ئیشەڵڵا ئاوە سەرکەوتوو بین هێواش قۆناغەکان بگەڕێنینەوە چکە بۆ نمونە وەک جەنابە وتی ئێمە ئێستا خزمەتگوزاری تەندروستیمان گەڕانەوە هەندێک شوێنی گشتی زەرور نان و سەمون و هەندێک شوێنی زەرور وردە لە بەرنامەمانایە ئێمە هەر خۆمان نامە بەڕاوێژ وەکو پێم وتی ئەو کۆمەڵە پزیشکەی کەلیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی لە وەزیرەوە بەڕێوەبەرە گشتەکانەوانێ بەڕێوەبەری خۆپارازن یەک کۆمەڵ پزیشکی پسپۆر یەک کۆمەڵ کارمەندی پسپۆر هەمووی لەم لیژنەیەین ئەگەر هاوکارمان بن قۆناغ بە قۆناغ بۆ نمونە هەندێک دایری زەروریش ڕەنگە ئەوەی کە بژێوی خەڵکیش و ڕەنگە حکومەتیشی لەسەر بێ بتوانین بە قۆناغ بەڵام هاوکارمان بن بگەڕێنینەوە پاشان هەندێک دەوام بگەڕێنینەوانێ لە دەستگا تەندروستیەکان پاشان هەندێک ڕواڵەتی تریژیان بەڵام ئەمە هەمووی لەسەر قۆناغی پێش خۆی بەندە تا چەند بەم کۆنتترۆڵە ئەمێنینەوە ئەگەر ماینەوە قۆناغ بە قۆناغ لەگەڵی ڕۆین من هیوام وایە ئەو چراگەشە لە کۆتایی تونێڵەکە بەدی بکەین کە ئێستا بەناو تونێڵەکە ئەڕۆین بەڵام تا ڕادەیەک هەندێک چرامان هەڵکرد لە سەرەتاوە سوپاس بۆ هەموو لایەک ئەمە هەوڵی یەک کەس نییە ئێمە خۆمانی پێوەڵ چێشین بڵین هەرهی منە ینی فەتاحی ئەحمە ئەمە لە هەموو تاکیی کوردی تیا بەشدار بوو بە دەستگا تەندروستیەکانتەوە هێزەکانی ناوخۆ خەڵکانی کارجێڕی لەم شارە دەستگاکانی ڕاگەیاندن هاوڵاتیانی بەڕێز هەموو کەسێک پشوو درێژانە تەحملی ئەم شەڕی کردووە بۆیە ئەم قۆناغە ئەگەر ئەم چراگەشە وردە لەگەڵ خۆمان بەرین بۆ کۆتایی تونێڵەکە هیوام وایە 5 ڕێنمایی تەندروستی ئێم بە هاوڵاتیان
زۆر بە خێرایی چکە دەرفەتمان زۆرکەمە. یەک هیوادارم لەم قۆناغەشە دوورکەونەوە لە دوو کە زیاتر دوو کەسەکەش مەترێکیان بین بێ ئەگەر بوو بەسییانە بێ هەر یەکی لە شوێنێکا بۆسن ئەگەر زۆر زەرور بێ لە ماڵەوە کۆ نەبنەوە ئەگەر بۆ نمونە سەردان ئەگەر بمان بورن تۆزێک سەردان کەم بکەنەوە یان نەیکەن ئەگەر دوانیش بوون باەکێک لەم کورسێ بەیەکی لەو کورسێ بێ مەترێکیان بین بێ هەناسەکانیان ڕووی لەیەک نەبێ و نزیک نەبن لە یەکەوانێ دەستکێش و دەمامە کە سەردانی شوێنەکانەکەن بەکار بکەن بۆ کوتانە چێت بۆ سەمونە چێ بۆ دوکانێکی ترە چێ بەکاری بێنێ دوورکەوێتەوە لە بۆنە کۆمەڵایەتیەکان خوانە خواسە خۆش ناخۆشی بێ یا خۆشی بێ پرسە و خۆشی و ئاهەنگ و ئەمە و ئەمانە هیوادارم ئەلم کاتابمان بورن بە تایبەتی پرسەکانیش ئیشەڵڵا بۆ مانجی ڕەمەزانی پیرۆزیش بە هەمان شێوە لە ماڵەکان بمێننەوانێ لێوانێ ئەتوانن ئەرکە دینیەکان جێبەجێ بکەین دوورکەوینەوە لە کۆمەڵ و کۆبوونەوە چونکە هێشتاش وەکو خۆتان جۆتان لێبوو قۆنازی سەخت لە بەردەمانەیە دوو هەواڵتان پێشکەش کرد کە وتەبێژێکی تەندروستی یاخود کوماری ئیسلامی ئێران و WHO ئەڵە تۆزیە ڤایرۆسەکە سەختە ڕەنگە تۆزێکیش بەرگی گەرما بگرێ بەڵام ئیشەڵڵا لە وەرزە گەرم گەرمەکانە هەر سستە بێ و وڵاوبوونەوەی کەمە بێ بە هاوکاری هاوڵاتیانیش بە هەمومان پێکەوە بۆ ئەوی تێپەڕێنین ئەو کاتە مژدەی خۆشمان ئەبێ لە مانگی ئایندەترا ئەم مانگە هاوکاریمان بکەن لە ڕەنگە مژدەی خۆشترمان پێ ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕزگار عەلی بەڕێبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی سپاس بۆی کە لە پەیامی ڕۆژ ئامادە بوویت سپاس دەکەین بینەرانی عەزیز دەچمە دوهۆک لە دوهۆک دیارە بارودۆخی کۆرۆنا زۆر باشترە لە چاوەپارێزیەکانی دیکە بە کۆی گشتی توش بووان نزیک بە 15 حاڵەتیان هەبوو کە دوجار 3 حاڵەتیان مابوونەوە کە ئەکتیڤ بوون بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دەچمە لای بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک دکتۆر نزار عسمەت لە دوهۆکەوە لەگەڵمانەیە دکتۆر گیان سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێستا چەند توش بووی کۆرۆنا لە دوهۆک ماون کە بە گشتی چارەسەر وەربگرن و بارودۆخی دوهۆک لە ڕووی تەندروستی و کۆرۆناوە چۆنە؟ زۆر سپاس باوێن بەڕێز نهۆ سێ حالەتی تەکتیف ماینە پێشتر 12 بوون گەلدا بنە 15 12 خۆشبەختانە سپاس بە خودێ ساو بوونە و چوینە ماڵە خۆ بارودۆخ شێوەیەکی گشتی وەکی هەمی کوردستانێ مەترسی هێشتا مایە ڕاستە دیفچوونە حالەتە زۆر باش تێتەکردن هەروەسە لێگەریان ئەو حالەتێت گومان لێکریژی گەلێک باش تێتەکردن و ڕێژە دیفچوونێ بۆ فەحسکردنی زیاتر لێ هاتیە بۆ هەندێک وان بشێن هەگە حالەتێک هەبی دەست نیشانکەین ئەنکۆ مەترسی مایە لێ پێگیریە خەلکی و پمەتە ژوورە ئۆپەراسیۆنی و هەمی ئەندامی ژوورە ئۆپەراسیۆنیم و کارمەندی تەندروستی و دکتۆر و پەرستارە و هەمی ئەو هەواڵێک کارتکەنەوە هەسێ باوەڕێمە دێ باشتر لێ بەڵێ کاک دکتۆر ئەگەر پرسیاری ئەوە بکەین ڕەوشی شاری دهۆک لە ئێستادا چۆن دەبینن و هاوڵاتیان چۆن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ دەکەن بەڕێیەوە شێوەیەکی گشتی خەلکی دووکە زۆرە پێگیر بوو پامبەند بوو هەمی وان ڕێنمایین حکومەتە هەرێما کوردستانی دەرکەتین وەزارەتە نافخۆ وەزارەتە تەندروستی ژۆرێن ئۆپەراسیۆنە ژبەر هەندێ سپاسیاوان بکەینەوە هێویت کەین بەردەوام بن و خوراگرن تحملامە بکەن و پتر پێگیری بکەن حتا ئەف ئەزمە سەرمەدە دەرباز بیتەوە بەڵێ نەخۆشی کۆرۆنا وەکو ئەزانین مەترسیەکی جیهانیە ڕووی لە زۆربەی هەرە زۆری ناوچەکانی جیهان کردووە بە تایبەت لە هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی جیاواز لە هەر حاڵەتێکی تر کە لە هەرێمی کوردستان ڕوویدا بێت بۆ نەخۆشی کۆرۆنا بەدەمێەوە هاتووە واتە توانیوتانە تەنسیقێکی باشتان هەبێت لەگەڵ وەزارەتە؟ وەزارەتە تەندروستی وەک یەک تیم کارت کەتەوە جەنابی وەزیریت گەل هەمی ڕێڤەبەرین گشتی و هەمی ڕێڤەبەرین خۆپاراستنی و ئەندامە دیە ژوورە ئۆپەراسیۆنە سەر ئاستێ وەزارەتێ و تێتە خەڵی سەر ئاستێ پارێزگەها کارێکە یەکجار باش و هەمانگێکە زۆر باشەیە زۆر باشە کاک دکتۆر باست لەوە کرد کە سێ لێ توشبووەکان هێشتا ماون کە چارەسەری پزیشکی وەربگرن بارودۆخی ئەم سێ توش بووە چۆنە و ئایا هیچ لە حاڵەتەکان کە لە ڕابردوودا تۆمار کراوە یا کۆی گشتیە و 15 حاڵەتانە هیچ کامیان باری تەندروستیان ناجێگیر بووە کە پێویستی بە تایبەتی بە ئامێری هەناسەی دەستکرد هەبێت؟
هر سه حالت ماین زور باشن سپاس به خوده و روشان روز با روژه باشتره او 12 کسی نخوشخانه درکتین بارابتر روشان باش بوزی درکتن حالتك ينافنجي بو او جي الحمد لله باش بو وش نخوشخانه درك زۆر باشە کاک دکتۆر کەواتە لە کەی ئەم سێ کەسەش چارەسەر وەردەگرن و دەچنەوە ماڵەوە و پاش وەرگرتنی چارەسەر و چاکبوونەوەیان ئەتوانین بڵێن ئیدی کۆرۆنا لە دهۆک شکستی خواردووە و دۆخی ژیان لە دهۆکە ئاسایی ببێتەوە؟ دهۆ گرێدای هەمی هەرێما کوردستانەیە و ڕەوشە دهۆکێ گرێدای ڕەوشە هەرێما کوردستانەیە ئەگە نەمانە نەخۆشخانێ معناوێ نادەت کومە نەخۆشی نەمایە یان تڤیا لێ نەگەڕین ji ber hindî haletê nîl Kurdistanê hebin matersil ser dihûkê jî heye. بەڵێ کاک دکتۆر لە ئێستادا هیچ هاتوچۆیەک هەیە لە نێوان پارێزگای دهۆک و بڵین ئیبراهیم خەلیل بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیان لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان واتە ئەو هاوڵاتیانەی کە ملزمن بە هاتنەوە یاخود مەجبورن بێنەوە کەرەنتین ئەکرێن؟ بێگومان نهۆل دهۆکێ 690 کەس کەرەنتین کرینە باهرابتر ئەو کەسن ئەوێت خەلکێ me کوردستانê خەلکێ dihûkê Hevlêrê Slêmanî Helepçe cihêndî gotrêka İbrahim Xelîl da hatîne jûr bû nav parêzgeha dihûkê ji destpêkê heta nûke 2322 kes li dihûkê hatîne kەrentîn kirin. ئێستا کە سێ توش بوومان هەیەەوە 12شیان سپاس بۆخوا چاک بوونێتەوە ئایا ڕۆژانە پشکنینەکانتان بەردەوام دەبێت لەسەر کۆرۆنا و چه جۆرە پشکنینێکتان هەیە ئایا تەنها بۆ ئەوانە پشکنین دەکەن کە حاڵەتێکی پەتاکەیان تێدا دەرەکەوێت کە مەترسی هەبێ بۆی کۆرۆنای هەبێ یاخود ئێوە پشکنینی عشواییشتان دەبێت؟ ما پلانێکە زۆرە ڕێکۆپێک و گونجای گەل ڕێکخراوە ساخلەمیە جیهانی داڕشتیە بۆ هەندێک و ئەم بشێن دیڤچوونە هەمی وان حالەتێت گومان لێکری بکەینەوە سەرانسەری پارێزگاها دهوکێ و تایبەتی ئەو جهێت مەترسیدار ئانکۆ ئەم دێ بەردەوام بین دیڤچوونەکەین و پشکنینەکەین و گۆرەی وێ پلانێ ئامارەکانی پشکنین لە دهۆک چەندە تا ئێستا چەند پشکنینتان بە کۆی گشتی ئەنجام داوە؟ تا حتا دهی 3012 پشکنین ما ئەنجام دابوون. زۆر باشە کەواتە ئاسایی بوونەوەی ژیان لە پارێزگای دهۆک یاخود بەگشتی لە هەرێمی کوردستان بە بڕوای ئێوە چۆن دەبێت کە بەرەبەرە ئێمە ژیان لە پارێزگاکان هەرێمی کوردستاندا ئاسایی بکەینەوە؟ داخوازش خەڵکی خودکەین تەحەملا مە بکەن وەزارەتە تەندروستی مەترسی هێشتا مایە هەندی حالەت هەبن مەترسی هەیە هەندی دەوروبەرێ مە نەخۆشی هەبێت مەترسی هەیە ji ber hindê jî eger jiyan asayî bît bû tiştê gelekê fer bît eger ne têkelbûn geleka xirabe hebûna nexwişekî ehtimal rewşê xirêb guhorît û xirab keteve. لە ئێستادا ئەو شوێنانی کە کراونەتەوە وەکو پێویستی ژیان بۆ هاوڵاتیان چی و چین لە پارێزگای دهۆک؟ وەکی هەمی پارێزگایدی تشتێ هەرە گرنگ وەکی سەمونخانانە وەکی جهێت مارکتانە خەل تشتێ خۆی پێتڤی سەرەکی بۆ ماڵ بەتەوە و هەر وەسەژێڕێدا هاتیەدان بۆ جوتیاران و کۆ بچنە سەر باغێت خۆ جوتی بکەنەوە و هەر وەساژی دەرمانخانە و نەخۆشخانەت vekirîne. کاک دکتۆر تەوەری یەکەمی ئەم ڕۆمان باز لە توێژینەوە زانستیەکان بوو لەسەر کۆرۆنا کە لە هەولێر تا ئێستا توێژینەوەیەک ئەنجام درراوە ئایا لە دهۆک هیچ توێژینەوەیەکی زانستی لەسەر کۆرۆنا ئەنجام درراوە یاخۆ توێژەرە بەڕێزەکانی چیان پێشکەش کردووە ئەوەندەی زانیاریتانە بێت؟ ما سەر چەند ئاستا داتا کۆم کرینە سەر ئاستێ ئێپیدمیۆلۆژی یان بەڵاوبوونا نەخۆشیên veger و هەر وەساژی سەر ئاستێ مختبەری و سەر ئاستێ چارەسەریە و بۆ وان هەر سێ ئاستاژی تیمێت vêlêkolار hatîne destnîşankirin hemahengî digel zankoyê belê beşdarîkirina van dataya digel yet parêzgehê dî di rêka Wezareta Tenduristî ya Herêma Kurdistanê da bît.
کاک دکتۆر ئێوە لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیاوە لەگەڵ تورکیا هەم یان نزیکیەکی زیاترتان هەیە لە چاوپارێزەکانی دیکەەوە هەم تێکەڵەیەکی خەڵک هەیە لە هاتوچۆکردن و لە ڕەنگە خزمایەتی تەنان لەگەڵ کوردانی تورکیادا لە ئێستادا ئامارەکانی کۆرۆنا لە تورکیا تا دێت بەرزتر دەبێتەوە ئایا ئێوە ڕێکاری چۆنتر دەگرنە بەر لەوەی کە هۆکار نەبێ بۆی کە کۆرۆنا لە تورکیاوە جارێکتر بێتەوە ناو هەرێمی کوردستان و ناو پارێزگای دوهۆک ڕێکارەکان چی و چین؟ یەکەم جار ڕێکارن حکوومەتە هەرێما کوردستانی ئەو بووە هیچ کەسێک کوردستانی ناشتە تورکیا و تورکیاژی نایتە کوردستانی بۆ گەشتکردنی یان بۆ سەردانێ یان بۆ سیاحەتێ تنێ بۆ بازرگانی یان ئەو خەلکێ وانی مایل کوردستانی بچیتەوە ئەو خەلکێ مەیە مایل وێرە بێتەوە ئەوە ڕێکارێکە گەلەکە پیرۆز بوو یا باش بووە دوو بۆ کارێ بازرگانیژی کارێکی باشمە ئەنجامدایە ئەو ژی پێنجی شوفێر هاتنێ دەستنیشانکردن بەردەوام چن تڕۆمبێلێت باریشراخە دیت این نەڤێرە و ئێتوان پاشیت بەنەوە ئانکو چ کەس دەرباس نابیتەوە و ئەو پێنجی شوفێرە دیفشونە سەخلەمیان بەردەوام تێتەکردن و هەر وەساژی هەمی بارێوان و تڕۆمبێلێت وانژی هەر سنووری خاڵا ئیبراهیم خەلیل هەمی تێنە تافلکردن بۆ هەندێک وان پشت ڕاست بین نەخۆشیت گەلدا بەڕاف نەبوو. زۆر باشە کاک دکتۆر گرنگترین ڕێنماییەکانی ئێوە لەم قۆناغی ئێستاە کە ڕەنگە خەڵکێک باوەڕی وابێت کە کۆرۆنای دی لە هەرێمی کوردستان شەیە و فەرمەوە تا بینیمان شتێکی ئەوتۆ نیە گرنگترین ڕێنماییەکانی ئێوە چییە بۆ هاوڵاتیان و بەتایبەتی بۆ خەڵکی پارێزگای دوهۆک؟ داخوازە مش خەلکیمە ئەوە هەندی نێتە ڕاگەهاندن و مەترسیا کۆرۆنا نەمایە ئەو بزانن مەترسی هەرا هەی دوو بەردەوام خۆ دیرکەن شێک و دوو ئۆتماڵ دابمینن هەندی قەدەغا هاتۆ چوونێ بیتن سێ ئەگە دەرکەتن گەلێک باشە ماسکە بکەنە بەرخۆ بۆ هەندێ ئەگە تو هەلگەرێ ڤایرۆسی بینە دەیە کەسێ و هەر وەستاژی خۆ پارێزیەکە دی دەتەتە گەلتە دەست خۆ کرە کەسێکی دەستێت خۆ بشون باش و چ جا دەستت خۆ نەکەنە دەست و چاوێت خۆ دەمێ دەستێتت پیس بنەوە هیڤیا من ئەوە پابند بن هەمی ڕێنمایین حکوومەتە هەرێما کوردستانی. زۆر سپاس بۆ دکتۆر نزار ئسمەت لە شاری دوهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت. زۆر سپاس بینەرانی عزیز تیشکێک دەخێنە سەر ئامارە جیهانیەکانی توشبوون بە کۆرۆنا کە دیارە لە جیهاندا 208 وڵات تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون یاخود گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە ئێستادا ئەگەر ئامارێک بخێنە سەر تیشێک بخێنە سەر ئامارەکانی ڤایرۆسی کۆرۆنا نزیک بە 2 میلیۆن کەس لە ئێستادا لە 208 وڵاتی جیهان تووشی کۆرۆنا بوون کە 1,929,209 کەس تووشی کۆرۆنا بوون لەوە ئامارانەش 452,851 کەس چاک بوونەتەوە و لە کۆی گشتی توشبووان 119,757 کەس گیانیان لەدەستداوە ئەوەی کە جێگەی سەرنجە هەرێمی کوردستان سپاس بۆخۆ بە تایبەتی عراقیش جیاوازیەکی زۆری هەیە لە چاو وڵاتانی هەم دراوسێ هەم ئەوروپا و هەم ئەمریکا و تەنانەت لە چاو وڵاتی چینیش کە هەم ئامارەکانی توشبوون کەمن و هەم ئامارەکانی گیان لەدەستدان و سپاس بۆخوا ئەوانشی کە تووشی کۆرۆنا دەبن حاڵەتەکانی کۆرۆنا بە شێوازێکی زۆر سووک دەگرن و زۆر جار حاڵەتەکانیان پێوە دەرناکەوێت کە ئەمە شتێکی زۆر زۆر خۆشکەرە بۆ هەرێمی کوردستان بەڵام بیرمان نەچێت هێشتا وەک پزیشکە پسپۆڕەکان وەک لایەنە پەیوەندیدارەکان باسی دەکەن مەترسیەکان لەسەرمان هێشتا هەرماون بۆیە پێویستە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین پابەندی ڕێکارێک تایبەتەکانی لایەنە پەیوەندیدارەکان بین کە بۆمان دادەنن بە هیوای تەندروستی و لەشساغی بۆ هەموو لایەک لە خوای گەورە دەپاڕێنەوە کە لە هەر بەڵاو و نەخۆشی و موسیبەتێک بەمان پارێزێت. ئەمین. ئازیزان و خۆشەویستان هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی پەیامی ڕۆژ سپاس بۆ هاوکارانمان سپاس بۆی وەکە بینەروبی سەرمان بوون سپاس بۆ جەلال محەممەد سپاس دەستخۆش بێ هیوای لەشساغی دۆخوازم ئازیزان تا ئەڵلقەیەکی ترێم بەرنامەیە بە خزمەتتانەگەینەوە هەر ساغ و سەلامەت ماڵتان ئاوە.